سڵاوتان لەبێت بینەر و بیسەری ڕوودا و ئەم کاتتان باش. من دکتۆر هونەر ڕێبوار پزیشکی پسپۆڕی فریاکەوتنم پۆدکاستی نەخۆشنامەتان پێشکەش دەکەم. لە پۆدکاستی ئەم جارە باسی ئەو دوو هاوژینەتان بۆ دەکەم کە تەمەنیان لە سەر و 30 ساڵان بوو، سەردانی یەکێک لە ڕاوێژکاریەکانی نەخۆشخانەیەکی فریاکەوتنیان کردبوو لە شاری هەولێر. دوو هاوژینەکە بۆ ئەوە سەردانی ئێمەیان کردبوو دوای ئەوەی کە خانمەکە لە کۆتاییەکانی دووگیانیدا هەستی بەوە کردبوو کۆرپەکەی نێوسکی ماوەیەکە ناجوڵێت. دوو هاوژینەکە ماوەی زیاتر لە 3 ساڵ بوو هاوسەرگیریان کردبوو، بەڵام منداڵیان نەبوو بوو. هەوڵی زۆر سەردانکردنی پزیشک و پشکنین دوای وەرگرتنی کۆمەڵێک چارەسەری پێویست خانمەکە دووگیان بوو. دوای دووگیان بوونی خانمەکە لە سەرەتای دووگیانیەکەیدا خانمەکە لەگەڵ هاوژینەکەی بەردەوام سەردانی پزیشک دەکەن، سەردانی بنکە تەندروستیەکان و نەخۆشخانەکان دەکەن بۆ بەدواداچوونی دووگیانیەکەی. ئەوان لە هەر سەردانێکدا پشکنین و چارەسەری پێویستیان بۆ دەکرێت بۆ ئەوەی دڵنیا ببنەوە لە تەندروستی کۆرپەکەی نێوسکی خانمەکە. دوای ئەوەی 5 مانگ بەسەر دووگیانیەکەدا تێدەپەڕێت، خانمەکە بە گوتەی خۆی دڵنیا بۆتەوە کە کۆرپەکەی نێوسکی زۆر دۆخی باشە، بۆیە واز لە پشکنین، واز لە سەردانکردنی پزیشک و وەرگرتنی چارەسەرەکان دەهێنێت. بە گوتەی پزیشکە پسپۆڕەکەی خۆی ون دەبێت. 3 مانگی دیکە بەسەر ونبوونی خانمەکەدا تێپەڕ دەبێت و خانمەکە بۆی دەردەکەوێت کە چی دیکە کۆرپەکەی نێوسکی جوڵەی باش نییە و تەنانەت دوای هەفتەیەک لە کەمبوونەوەی جوڵەکەی کۆرپەکەی نێوسکی ناجوڵێت. ئەو کاتێک کە هاتە ڕاوێژکاری سۆنەرمان بۆی کرد، دەرکەوت کە بەداخەوە کۆرپە دڵخوازەکەیان دوای ئەوەی کە ماوەیەکی زۆر لە نەزۆکی و منداڵ نەبوون دووگیان بوو پێی، کۆرپەکە بەداخەوە گیانی لەدەستداوە. بۆ بەدواداچوونی زیاتری حاڵەتەکەی لە خانمەکەم پرسی لەبەرچی ئەو ماوەیە ون بووی و لەبەرچی بەم شێوەیە نەهاتیت بۆ نەخۆشخانە ئەو کاتەی هەستت پێکرد کە کۆرپەکەی نێوسکت ناجوڵەیە یان جوڵەی کەم بووتەوە. گوتی دکتۆر، هەم لە دەوروبەری خۆی لە لای کەسە نزیکەکانی، هەم ئەو کاتێک کە پرسیاری لە خەسووی کردووە کە جوڵەی کۆرپەکەی کەم بووتەوە، پێی گوتووە لە کۆتاییەکانی دووگیانی لەبەر ئەوەی کۆرپەکەی نێوسکی گەورە دەبێت، منداڵەکە شوێنی تەسک دەبێتەوە و چی دیکە جوڵەی باش نامێنێت و تەنانەت ئەگەر جوڵەشی نەمێنێت ئاساییە. ئەو جوڵە نەمانە نەک هەر ئاسایی نەبوو، بەڵکو منداڵەکە گیانی لەدەستدا و خانمەکە دوای ئەوەی ئەو 3 ساڵە چاوەڕێی کردووە 9 مانگ بە ماندووبوونی ماوەی دووگیانیەوە بەسەری برد، لە کۆتاییدا منداڵەکەی گیانی لەدەستدا. ئەو پزیشکە پسپۆڕەی کە ئەم چیرۆکەی بۆم جێڕایەوە ئێستا میوانمە، دکتۆرە سانا ئیسماعیل خۆشناو، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەریەکانی خانمان و منداڵبوون لەگەڵمان. دکتۆرە بەخێر بێی. بۆم باسی زیاتری ئەم چیرۆکە خەمناکە بکە کە چۆن ئەمە ڕوویدا و چتان بۆی کرد ئەو کاتێک کە هاتە نەخۆشخانە. بەڵێ ئەو نەخۆشە هەر لە بیدایەتەوە، یعنی پێشەوەی کە یعنی دووگیانێکەش ببیتن هاتوچووی دەکرد، چونکە ئەوەی هەبوو نەخۆشی فرەکیسی هەبوو. 3 ساڵیش بوو کە مەحاولەی منداڵبوونی دەکرد. دوای ئەوەی کە خەبەرە خۆشەکەمانی دایەن و منداڵی هەیە، 5 مانگی بیدایەت هەموو ئەوەی باش بوو، یعنی فەحوساتی باش بوو، سۆنەرەکانی باش بوو. دوای ئەوە کە یعنی هەموو مانگ سەردانی دەکرد، فەحوسات و سۆنەرەکانی باش بوو. دوای ئەوە فترەک بزر بوو. ڕۆژێکی کە هاتەوە لام، ئەو کات بە حسابی سۆنەرەکان و بە حسابی ئاخر سووری مانگانە دەبایە 37 هەفتە بە، یعنی لە ناو مانجی نۆبایە. کە لێم پرسی گوتی
يعني همو إيشتم باش بو زولي منداڵەکەم باش بوو يعني پێویستی نەکرد کە من سەردانی دکتۆر بکەم فکە سۆنەر گوتی جولەی نەمایە هەفتەکە منیش گوتم ینی هەفتێک ئەوەندە ئینتیزارت کردیە گوتی نا خەسوم گوتی لە مانگەکانی ئەخیری جولەی منداڵ بخۆی کەم دەبتەوە ئەوە شتێکی طبیعیە فڕەسەن سۆنەرمان لەبۆی کرد گەشەی منداڵەکە 3 هەفتە بوو کە ڕاوەستا بوو چونکە لە سۆنەرەکە 34 هەفتە دەردەکەوت با بڵێن تەمەنی منداڵەکە بە خۆشی دەبایە 37 هەفتە بایە لەگەڵ ئەوەش کە ئاوی یعنی سەراوی منداڵەکە ئاوی دەرۆ پشتی منداڵەکە هیچ نەماوە بەداخەوە منداڵەکەی لەدەست کەوات ئەم چیرۆکەی باسمان کرد هەم خۆشیەکی تێدایە کە سەرەتا خانمەکە دوایی بۆ ماوەی ئەوەی کە 3 ساڵ هەوڵی داوە دڵیان خۆش بووە کە دووگیان بووە بەڵام پشتگوێ خستنێکی ڕەنگە هەر زۆر بووە پشتگوێ خستنێک وای کردووە کە منداڵەکەیان لەدەست بدەن هۆکاری گیان لە دەستدانی ئەو منداڵە بۆچی دەگەڕێنەوە ئێوە بخۆی هۆکار مەفروض هەندێک فحوسات بکرێتن کە بزاندرێتان بۆی کردێەوە بەتاکید بەخۆی کاتی کە نەخۆشەکە لە نەخۆشخانە داخل کراو کە منداڵەکەشی بوو دوای ئەوە کە فحوساتی لە بۆ دەنێردرێ بەس بەلایەنی کەم ئەگەر ئەو نەخۆشە با بڵێن هاتوچووی دکتۆری خۆی هەبایە مانگانە ئەکیت حاڵەتەکە زووتر دەزاندرا و لەوانەیە زووترش عیلاج بکرا با و لەوانەیە و کارز ئەگەر بمانەوێت ئەم چیرۆکە و لە داهاتوش چیرۆکی لەم شێوەیە دووبارە نەبنەوە لە سەرەتا پێش ئەوەی پلانی دووگیانی دابندرێ خانمان و هاوژینان لەگەڵ هاوسەرەکەیان چی بکەن چونکە جەنابەت دەزانی باشترە خانمەکە و پیاوەکەش لەم پرۆسەیەدا پێکەوە پلان دابنێن لە پێش دووگیانی و دواتر پێکەوە سەردانتان بکەن و ئەو کاتە پلان دابندرێ بۆ دووگیانی پلانەکە دەبێت چۆن بێت بەتاکید لە بیدایەتی زەواجەوە ئەگەر ژن و مرد منداڵیان بۆیە و نەوێ پێویستە چێکی خۆیان بکەن چونکە ئێستا منزان بۆ فترەی ئەخیرەی نەزۆکی زۆر بووە لە پیاوان و لە ئافرەتان ئەوانەی عمریان لە 20 ساڵی 25 ساڵی یعنی لە عمری 20 ساڵینە چێکی خۆیان دەکەن تر دوای ئەوان قرار دەدەن ڕەسەن خێزان پێک دێنیان ئەو پرۆسەیە دوا دەخەن بەس مهم تاکیدکەنەوە کە هەردووچیان هیچ کێشەچیان نییە دوای ئەوانی کە لە 30 ساڵی عمریان گەورەترە دایما پێیان دڵێن کە کوالیتی هێلکە و کوالیتی تۆ کەم دەبتەوە ئەوانەی کە مەثەلەن نەخۆشیان هەیە لەگەڵ بڵێن هەیە زەختی هەیە سوکەری هەیە غودەی هەیە مەثەلەن نەخۆشی فرەکیسی هەیە ئەوانە عیلاجیان زیاتر دەوێتن پێش ئەوەی کە پرۆسەی دووجانی پێک بێنن لەگەڵ ئەوە کە هەر ئافرەتێک پێش ئەوەی کە قەراری ئەوەی بدا کە دووگیان بێ مەفروضە بە 3 مانگ فەوساتی خۆی بکە حەبی فۆلیک ئەسید وەربگریتن کە ئەوە زۆر مشکلەیەک بڵێن خولقی لە منداڵەکە دەپارێزی دوای ئەوە کە پرۆسەی دووگیانەکە دەست پێ دەکەن مانگانە سەردانی دکتۆر بکەن حتا 8 مانگی لە 8 مانگی 2 هەفتە جارێک سەردانی دکتۆر دەکرێتن لە 9 مانگی هەفتەی جارێک سەردانی دکتۆر دەکرێت ئەوەی کە تۆ باسی دەکەی بە تایبەت پێش ئەوەی کە ئەوان بیانەوەی منداڵیان ببێ تۆ دەڵی کە ئەوان هاوسەرگیریان کرد و هاوژین منداڵیان ببێیان نەوێ دەبێت سەردانی پزیشک بکەن دەبێت چێکی خۆیان بکەن دواتریش گوتت مانگانە سەردان دەکەن بەڵێ دواتر لە 8 مانگی 2 هەفتە جارێک سەردان دەکەن واتە بە هیچ شوەیەک نابێ ئەو پلانە پشتگوێ بخرێ ئەوەی WHO پرۆگرامی ڕێکخراوی تەندروستی جیهانیە بەڵێ چاودێری دووگیانیە کە بەو جەدوڵە دانرا زۆر زار لەوانەیە خانمەکان دەڵێن ئێمە ناتوانین بچینە عیادەکان بەڵام ئەوە لە بنکە تەندروستیەکانیش هەیە هەمان شت جێبەجێ دەکرێت لە هەمان شت جێبەجێ دەکرێت لە بنکەی تەندروستی هەیە لە ڕاوێژکاریەکانی نەخۆشخانەی لەدایکبوونی هەولێر هەیە و هەموو ڕۆژ مەوجود لە ڕاوێژکاریەکان ئێوە چی بۆ دەکەن ئەو خانمەکە سەردانتان دەکات و دووگیانە لە ڕاوێژکاریەکان حەسەب لە چەند هەفتەیە دووگیانیەکە کە لەوانەیە سۆنەری لە بۆ بکرێ فەحسی خینی لە بۆ بکرێ فەحسی زەخت و سوکەری لە بۆ دەکرێت ئەوەی پێویستە لە بۆیان دەکرێت پشکنینەکان و سۆنەریش دەکرێت سۆنەر لە ماوەی دووگیانی بە تایبەت ئەو حاڵەتەی ئێمە باسمان کرد کە پشتگوێ خرابوو لە سۆنەرەکەی دەرکەوت بوو منداڵەکە مردووە سۆنەر لە ماوەی دووگیانی چەند هەفتە جارێک یان چەند مانگ جارێک دەکرێت
بەخۆی ئەگەر دووگیانیەکە چونکە دووگیانی پۆلین دەکرێت دووگیانی ئاسایی هەیە دووگیانی ترسناک هەیە یعنی هەندێک خاڵ هەیە کە ئەمە ئەو دووگیانە بە دووگیانێکی ترسناکدا دەنێ ئەوەی کە هیچ کێشەی نییە 4 سۆنەری زڕور هەیە کە پێویستە بکرێ سۆنەری لە 6 هەفتە بەولاوە کە تو تەکید بکەیە کە منداڵەکە دڵی لێ دەدا و با بڵێن دووگیانی دەرەوەی منداڵدانیە یعنی حمل خارج ڕەحم نییە کە لەگەرەوە تەکید بوویەوە دوای ئەوە سۆنەرێک کە دەکرێتن لە 13 یان 14 هەفتە لە بۆ ئەوەی کە چێکی منداڵەکە بکرێ لەگەڵ ئەوەی کە داون سندرۆم یەکلا بکرێتەوە دوای ئەوە سۆنەرێکتکە هەیە لە بۆ دڵنیابوونەوە لە نەخۆشی سکماکیەکان بەڵێ بەتاکید سۆنەرێکش دەکرێتن لە 18 تا 24 هەفتەی ئەمە لە سەحەتی منداڵەکە لەگەڵ سۆنەرێک کە لە 34 هەفتە دەکرێت کە سۆنەرێکی ملەوەنی لە بۆ دەکرێت حتا لە وەزن و با بڵێن منداڵەکە دانیشتیان سەری هاتیە ئەو شتانە هەمووی لە 34 هەفتە چێک دەکرێت بەڵام هەر نەخۆش لە نەخۆش دەگۆڕێ نەخۆش هەیە مثلەن ئەمن مەزبور بیمە هەفتانە متابعی بکەم یان 2 هەفتە جارێک متابعی بکەم لەو نەخۆشانە مثلەن ئەو خانمانەیە کە نەخۆشی فرەکیسیان هەیە ئەوەی نەخۆشی فرەکیسی هەیە وەکەوەی کەک نییە کە نەخۆشی فرەکیسی نەبێ چونکە ئەوەی نەخۆشی فرەکیسی هەیە احتیمالی ئەوە هەیە کە لە سێمانگی یەکەم منداڵەکەی لەبار بچیتن یان ئەوە تا منداڵی پێشوەختە ببیتن یانیش لە کاتی سکپەڕەکەی تووشی زەخت و سوکەری بیتن فخانم لە خانم دەگۆڕێ هەیە مثلەن زۆر سۆنەری لە بۆ دەکەین حتا چاودێری سەحەتی منداڵەکە بکەین هەشەوەندە سۆنەری پێویست نییە زۆر باشە خانمان دەبینن بێن بۆ خۆیان زۆر داوای سۆنەر بکەن بەتاکید ئەمن حاڵەتەکەم لەو نەوعا هەبوو خانمەکە بخۆی خەڵکی تورکیا بوو کە هاتە لام بیدایەتەکەی لە 13 هەفتە بوو کە پێم گوتم ئەتوو پرۆگرامی چاودێریەکەت ئاوا دەبیتن زۆر پێغەری بوو لای چونکە گوتی ئەمن لە ئیستەمبول دەڕۆژ جارێک چاودێری دەکرین دەڕۆژ دەچین لە بۆ فەحسی خێن دوای ئەوە دەڕۆژ دەچین سۆنەر دەکرێت دوای دیسانەکە دەڕۆژ فەحسی خێن دەڕۆژ سۆنەر تر من حسب WHO بتم يعني ئەوە باڵێن گایدلاینی مەیە يعني حتا ئەوەی گایدلاینی رويال كوليج يعني كوليجي شاهاني بريطاني حسب أو كاتو بيوستت حسب حالتك كمثلا هيك كيشتني أو شتانا أو جدولي تو دبيتر بآخرك راي لنا بوتر وازي لهم هنا نخوشك وازي ليتنا بالي بالتأكيد نه تولد لبروي تو سونري بناكي بالتأكيد باشا ئەگەر نەخۆشێک بۆ خۆی زۆر داوا دەکات و هیچ گرفتی نییە لە ئەنجامدانی سۆنەرەکان سۆنەر هیچ زیانی هەیە سۆنەر هیچ زیانی نییە سۆنەر چونکە وا دەزانن لەوانەیە ئەشیع بیتن خاصەتەن لە بۆ ئەو خانمانەی کە لە بیدایەتی حملەکە مثلەن کە حملەکە دیار نییە مەجبور دەبین کە سۆنەری داخلیان لە بۆ بکەین ئەوە هەر زۆر لی دەترسێن خانمەکان بەس سۆنەر هیچ زیانی نییە لە بۆ لە بۆ منداڵەکە نابێتە هۆی دڵڕاوچەی خانمەکە دڵڕاوچەی پیاوەکەی لەبەرەوەی دەڵێ ئەدیە گەر شتێک ڕوویدا ئەگەر هیچی هەبوو هیچی نەبوو منداڵەکەی بەتاکید ئێستا ینی بەخۆی هەیە لە هەموو جێک لەگەڵێت لای توژنەکە دەچی لە جێشکە دەکا لە عیادشکە دەکا یاندا ڕاوێژکاریشکە دەکە هەر لەگەڵ سۆنەر یەکەشی دیکە لەو تیشکانەی کە هەمانە زۆر زار وەکو دەستنیشانکردن بەکاردێ پێشەوەی بچینە سەر خۆراک و وەرزش لە ماوەی دووگیانی باسی ئەشیع دەکرێت ئەمە جیاوازەکەی چیە لەگەڵی بۆی جیا بکرێنەوە لەگەڵ یەکتر بڵێ ئەشیع وەکو سۆنەر نییە سۆنەر ئەوەیە یعنی ئەڵتراساوندە يعني دبدباتي صوتية بس أشعاش درجي خوي هي زوربي أو أشعاني كذكري مثلا زوربي سؤال كديتن لكاتي دو يعني أشعي ددانا أشعي ددان درجكي أو أندو زورنية كتأثير لا منضالك بكاتن يعني مثلا أشعي بلكانا إي دستايان إلاقة خاصة أويكا سكبريها بيتن شيلدكي لبودا دندريكا باريزغاري بكا بويكا أشعك با منضالك نجا فزۆربەی ئەو شیعانەی کە دەگیرێتن دەرەجەکەیان ناگاتە ئەو دەرەجەی کە ئەزیەتی منداڵەکە دەداتن هەر لە 50 میلیگرای کەمتر بیتن ئەزیەت بە منداڵەکە ناگێت لەژێر سەرپەرشتی پزیشکەکە بێ بەڵام بەتاکید یعنی لە خۆیەوە نەچێت ئەشیع بکات و باشترە بۆ سۆنەرەکەش بە هەمان شێوە لەژێر سەرپەرشتی پزیشکەکەی بێت بەتاکید زۆر باشە هەر سەبارەت بە چاودێری ماوەی دووگیانی باسی فۆلیک ئەسیدت کرد حەبی فۆلیک ئەسید ئەو حەبا وتت دەبێت لە 3 مانگی پێش دووگیانیەوە بخورێت
و زۆر هەتاوەکو 3 مانگی دوای ناو دووگیانیش بەردەوام دەبێت. ئەمە گوتمان دەبێت خانمەکە و ئەو کاتێک کە لەگەڵ پیاوەکەی سەردانی پزیشکەکە دەکات بۆی دەنووسرێ. بەڵام زۆر جار لەوانەیە بەبێ سەر دانیکردنی پزیشک زۆر جار کەسێک دەچێت خۆی داوای دەکات یان خۆی نەی بووە بەڵام لە هاوڕێیەکی لە خوشکێکی لە براژنەکی وەری دەگرێت و دەرمان بەکاردەهێنێت دەرمانی یەکدی و هەم باسی فۆلیک ئەسیدەکەم بۆ بکەیت. ئەمە ڕێنمایی ئێوە لەسەری چیە ڕێنمایی ئێوە بووی؟ بەڵێ بەخۆی فۆلیک ئەسید ئەگەر بەکاربێنیت ئێستا شتێکی تریش غەڵەت لەناو ئافرەتان باو بۆ چونکە کە بە مەسج لە بۆم دێن لە سوشال میدیا دەلێ فۆلیک ئەسیدم وەرگرتیە حتا منداڵم ببی. فۆلیک ئەسید عیلاج نییە لە بۆ ئەوەی کە ئەتوو منداڵت ببی. فۆلیک ئەسید تەنها ئەوەیە کە ئەتوو منداڵەکەت دەپارێزی لە با بڵین تەشەوهات خۆڵقێکە حتا منداڵەکەت کێشەی لە بڕبڕی پشت و مێشک و سەری نەبیتن. فۆلیک ئەسید وەرگرتنی ئەزیەتت ناداتن بەڵام دەرمانیت کە هەیە کە نەخۆش وەری دەگری ئەوە کە کارەساتەکەیە خاصەتەن ئەو دەرمانانەی کە ئێستا زۆر باوە نەخۆشوەری دەگریتن لە بۆ ئەوەی کە هێلکەدانی گەورە بکاتن. یعنی دەچیتن مثلەن حەبی وەردەگریتن لە طبعاً فێریش بووینە لە سەیدەڵیەکان دایاندرێت و پێشیان دەگۆترێت کە لە دووەم ڕۆژی سووری مانگانە وەربگرێن لە سێرم ڕۆژی بۆ زیادبوونی ئەگەری منداڵ بوون بەڵێ بۆ گەورەکردنی هێلکە وەردەگرن کە زۆر زار هەیە لەوانەیە مثلەن تووشی کیسی هێلکەدانیان بکاتن یان ئەوە تا مثلەن ئەوەی کە زۆر باوە حەبەکەی وەردەگرن دوای ئەوە دەچن درزی هێلکە هات نەخوارەوە وەردەگرن کە تووشی چیسی هێلکەدان دەبێت ئەسڵەن دواتر گرفتی وی بۆ دروست دەبێت کە منداڵی نابێ کە لەوانەیە تووشی مثلەن نەشتەرگەریش بێ حتا کێشەی کیسەکەی لە بۆ منداڵ بوون دەچێت بەڵام نەزۆک دەبێت لەبەرەوەی کە دەرمانێکی بەهەڵە بەکارهێناوە. چی دیکە هەیە لەسەر دەرمان بە تایبەت بابەتی بەکارهێنانی دەرمانەکانی ئەوانەی وەکو مەڵتیڤیتامینەکان بەکاری دەهێنن لەسەر ئەوە ڕێنماییتان چییە؟ بەخۆی مەڵتیڤیتامینەکانیش دەبێ ئاگامان لێ بێ. 3 مانجی بیدایەتەکە ئەوەی کە نەخۆش پێویستی چی فۆلیک ئەسیدە بەس. دوای ئەوە دەتانین ڤیتامین دی لەگەڵ کالسیۆم ئۆمێگا 3 لەگەڵ دەست پێ بکەن ئەوانی کە زۆربەی ئافرەتانیش کە تووشی کەم خوێنی دەبن لەگەڵ ئەوەش مادەی ئاسنیان لەگەڵ دەست پێ دەکەین. ئەوەی کە پێویستە ئاگایان لەبێ ڤیتامین ئێ چونکە ڤیتامین ئەی ژەهراوی بوونی دیسانەکە کار دەکات لەسەر منداڵەکە. لەوەی باوتر دەرمانی ئەنتیبایۆتیکە دەرمانی دیژە هەوکردنە ئەوەش کە بێ کۆنترۆل بەکاردێتن یان مثلەن هەر هەز دەکاتن کە نەوعە التیهابێکی داخلی هەیە یان التیهابێکی کۆئەندامی زاوزێ هەیە ئەسانترین شت لەکەنیان بچن کە مەلحەمەک وەربگرن یان تەحامیلەک وەربگرن. فەوە هەمووی دەبێ بزانێت کە ئەتوو چیە وەردەگری و مادەکەی چیە ئایا لە بۆ دووگیانێکت دەبیان. سەبارەت بە خۆراک خەدمان لە ماوەی دووگیانی و لە پێش دووگیانی چی بخۆن؟ بەخۆی مەفروزە خواردنەکەیان تەندروست بیتن نەک بەس خانمان پیاوەکەش بەتاکید چونکە ئێستا زۆربەی هۆکارەکانی لەبار چوون لە بیدایەتی سکپڕیەکە کوالیتی یان چەند گۆڕانکاریەکە لە DNA تۆی پیاوەکە هەموو جارێک کاتی کە مەثەلەن ئەوە ڕوودەداتن کە لە بارچوون ڕوودەداتن وا دەزانن ڕەسەن سەبەبەکە لەوانەیە لە ئافرەتەکە بیان نەخۆشیەکە لە ئافرەتەکە بەس ئەوەندەی کە ئافرەتەکە مساهمە بەنیوەی ئەوە کە کوالیتی تۆی پیاوەکە مساهمە. لەبەر ئەوەی کە ئەمە دەزانین کە تۆ پێویستی بە 3 مانگ هەیە لە بۆ ئەوەی کە دەگاتە گەشەکردن و بۆ ئەوەی کە بگاتە مەرحەلەی کە هێلکە بپیتێنی پێویستە بە 3 مانگ پیاوەکەش لە وەرزشکردن لە هێنانە خوارەوەی کێشی لە تەرککردنی هەجگارە کێشان و نەرگیلە و خواردنی تەندروست هەموو پێویستە لە پیاوەکە و ئافرەتەکەەوە دەست پێ بکەن. ئەو باسی 3 مانگی پێش دووگیانی دەکەی جارێت هەم خۆراکی باش بێ هەم وەرزشیش بکات بۆ باسی جگەرەکێشان دەکەیت جگەرەی پیاوەکە یان جگەرەی خانمەکەش باز دەکەیت هەردووکیان جگەرەکێشانی پیاوەکە دەکرێت کاریگەری وە مەترسی لەسەر منداڵەکە دروست بکات بەتاکید چونکە یان ئەوە تا تەئسیری لەسەر کوالیتی توی پیاوەکە دەبیتن یان ئەوە تا ئەگەر ئافرەتەکە دووگیان بوو کاتێک کە ئەو دوو کەڵێ یعنی هەم جارە کاتی کە ژنومێر دەکدێنە ژۆرە دەڵێم ئەگەر پێشت ترک ناکرێت لە دەرەجگارەکە دەبچێشە چونکە ئۆڕێدی و منداڵەکە دروست بووە ناو ماڵەکە مەکە دووکەڵە بالضبط ئافرەتەکەش نفسی شت ئەگەر جگەرەکەش بی چونکە لە زانست هیچ ڕێژەیەکی
تەندروست نییە نە لە بۆ جگارە نە لە بۆ مادە کحولیەکە. بە تایبەت لە پێش دووگیانی و لە دوای دووگیانی، چونکە تو خەریکی دروستکردنی ژیانی کەسێکی دیکەی کە ئەوە ئێستا لە دروستبوونی خانە و شانەکانیەتی بەدڵنیایی مەترسی لەسەری دروست دەکات. سەبارەت بە وەرزش، خانمانی دووگیان دەتوانن وەرزش بکەن؟ ئەکید چۆن دەتوانن؟ لێرە دەڵێن خانمەکە دابنیشێت، نەجوڵێت، نەکا منداڵەکەی لەبار بچێت. منداڵ بۆی لەبار ناچی. بەخۆی ئەو خانمانی کە پێشتر وەرزش دەکەن نفسی وەرزش دەتوانن بەردەوام بن، بە شەرتێک کە دکتۆرەکەت ڕێگە پێ بدە. ڕێگە پێدان چێ؟ یعنی مەثەلەن خانمەکە پێشتر منداڵبوونی پێشوەختەی نەبووە، پێشتر لەبارچوونی نەبووە، یانیش ئەوە تا پێشتر ئەوەی نەبووە کە زەختی هەبووە یان نەخۆشی دڵی هەبووە یان سوکەری هەبووە. وەلەو جۆرەك ئەوە هەیە وەرزش هەیە کە حتا ئەوانەی کە زەخت و سوکەریان هەیە پێیان دەڵێن ئەو جۆرە وەرزشانە بکەن. ئیتر ئەوەی کە پێشتر وەرزشی کردیە هەمان وەرزش دەتانی بەردەوامبی بە جۆرێک کە ینی بە شەرتێک کە دکتۆرەکە ڕێگەت پێ بدات کە تو هیچ کێشت نییە. ئەوانەی کە هیچ وەرزشێکیان نەکردیە دەست پێ دەکەین ڕۆژانە تەنها ڕۆیشتن بۆ ماوەی نیو سەعات، یان ئەوە تایەکە مەلەکردنە یان ئەوە تا یۆگایە، ئافرەت دەتانی ئەو نوع ڕیاضانە بکە. بەڵام ئەو ریاضانەی کە بەرکەوتنی لەگەڵەیە کە پایسکل سواریە یان زەبر بەرکەوتنێکە بزەبت ئەوانە دەڵێن باشترەکەنێکە. زۆر باشە. گوتمان بە هیچ شوەیەک زیانی نییە. ئەی سوودی هەیە بە تایبەت بۆ منداڵبوونەکە؟ بەتاکید پێش هەموو شتێک نەک بەس منداڵبوونەکە، ئەوەی کە زۆربەی ئافرەتان کە ئیزعاجیان دەکات لە کاتی سکبڕیەکە پشتهێشانە خەوکەمیە دەرونیان، چونکە زۆربەی ئافرەتان هەیە لە کاتی سکبڕیەکە تووشی خەمۆکی دەبی، دڵی تون دەبیتن، دڵی ناسک دەبیتن. وەرزش هەم دەرونی باش دەکا لەگەڵ ئەوە کە خەویان باش دەکا لەگەڵ پشتهێشەکەیان کەم دەکاتەوە. ئەوانەی کە لە مەرحەلەکانی با بڵێن 8 مانجێ و 7 مانجێەوە دەست پێ دەکات کە لەشیان دەئاوسێ، قاچەکانیان دەئاوسێ، وەرزش لە بۆوانە زۆر باشە. زۆر باشە. یارمەتی دەریش دەبێت بۆ ئەوەی لە داهاتوو خانمەکە تووشی نەشتەرگەری نەبێت، بە تایبەت ئەگەر لە پێش دووگیانیەکەوە هەندێک ڕاهێنان هەیە بیکات. بەتاکید بە دوو ڕێگە مساعدەی ئەوەی دەکا خانمەکە دەکا، بەوەی کە زۆر کێش زیاد نەکاتن لە کاتی دووگیانەکەی، چونکە حتا قەڵەویش یەکەکە لەو سەبانێکە لەوانەیە تووشی نەشتەرگەری بکاتن، لەگەڵ ئەوەی کە هەندێک ڕیاضە هەیە کە هەموو نەخۆشەکانم ئەمن لە بیدایەتەوە کە دێن عملیات لە مشکی خۆتان دەربینن، نەشتەرگەری لە مشکی خۆتان دەربینن، لە ئێستاوە مشکی خۆتان و دەرونی خۆتان لە بۆ ولادەی طبیعی حاضر بکەن و دەست پێ بکەن بە جول، ینی جوولە ڕیاضە حتا گەڕۆیشتن بی. دەمینێ لە دوای 34 هەفتەیە هەندێک جۆر ریاضە هەیە کە خانمەکە ئیستیفادەی لێ دەکا بۆ ئەوەی کە حەوزی بکشێ، بۆ ئەوەی کە منداڵەکە ئاسانتر بێتە خوارە و بێتە ناو حەوزی ولادەکەی ئاسانتر بێت. سەبارەت بەوەی کە باست کرد کە لایەنی دەرونی خانمەکە پیاوەکە و دەوروبەری خانمەکە تا چەند ڕۆڵیان دەبێت بۆەوەی ئەو خانمە بۆ خۆی لە دۆخێکدایە کە ئەگەری توشببوونی بە خەمۆچی بە دڵڕاوکێ زۆر زیاترە. چۆن هاوکار بین بۆ خانمەکان ئەو کاتێک کە لە ماوەی دووگیانیدان؟ پێویستە خێزانەکە و پیاوەکە تێبگە کە دووگیانی چ تەئسیرێکی هەیە لەسەر خانمەکە، نەک بەس تەئسیری دەرونی بەڵکو جەسەدیش، چونکە هەموو سیستەمی و هەموو کۆ ئەندامی ئەو خانمە دەگۆڕێ بە هۆرمۆنەکانی دووگیانیەوە لە کۆ ئەندامی، ینی حالەتێک هەیە ئەمە پێی دەڵێن برین شرینکج یان برین فۆگ، ینی حتا حجمی مشکی خانم تەسک دەبێتەوە و گچکە دەبتەوە، هەموو لەبەر تەئسیراتی هۆرمۆناتیە، لەگەڵ ئەوەی کە دڵیان زۆر ناسک دەبیتن. سترس لە کاتی دڵناسک بوونەکەیان هەر شتێکە لە ناو خۆمان باوەیان بەڕاستی دڵیان ناسک دەبیتن، ڕاستی دڵیان ناسک دەبیتن. لەگەڵ ئەوەش کاتی کە سترێس یان خەمۆکی زیاد دەبی لاکن ئافرەتەکە کە کۆرتیزۆن لە جسمی زیاد دەبی، ئەوە دەشکێتەوە لەسەر سەحەتی منداڵەکەش نەک بەس ئافرەتەکە. باشترە کە تێگەیشتن هەبێتن دا بینی با بڵێن ژن و مێردەکە، حتا ئەوەی کە مەثەلەن لەگەڵ ماڵی بابی مێردەکەشیتی ینی لەگەڵ ماڵە خەسوویتی ئەوانیش مساعدەی بکەن لەو فترەیە کە ینی سترێس و خەمۆکی لەسەر ئافرەتەکە کەم بکەن.
بین سەر باسی نەشتەرگەریەکە بۆ ئەوەندە دژی نەشتەرگەرین و ئایا پێت وایە دەبێت هەموو پزیشکان بەو شێوێ دژی نەشتەرگەری من بە تایبەت لێرە ئێمە پێشتر چەندین جار راپۆرتمان لەسەر کردووە زۆر جار و وەزارەتی تەندروستی ڕێنمایی بۆ ئەوە دەرکردووە کە نابێت بەبێ کاتی پێویست بەبێ حاڵەتی دیاریکرا و نەشتەرگەری ئەنجامدرێ بۆ ئەوەندە دەبێت دژی نەشتەرگەری بین و دەبێت هەوڵ بدەین کە خانمەکان لە زیاتی بە نەشتەرگەری منداڵیان بێ بە سروشتی منداڵیان بێ. بتأكيد بخوي أمن دلم أواشتكي سروشتيا أو هيدانايا كأفرت طاقتي أوي هي كبا سروشتي من ضالك ببيتن لبو نشترجري أتدبي سبب تهبيتن يعني سببك يا أو تام سببي هي ضلدة ترسم أو سببني بس سبب دان أندري بالتأكيد تونك مثلا نخوش هي سامن ممكن بيش دوروجية كبل نخوش كانم كمسجي لبومنا قلتي دكتورة أون دباسي أو ذكرت سروشتي ذكرت دڵی ڕای خۆم دەگۆڕم فأمن کە دێن دلم ئەوەی لە مشکی خۆتان دەربینن چونکە لە هەمووی مهمتر ئەوەیە کە خەڵکی دەورا و پشتت قسەی دەورا و پشتت ئەو دەلێ ئەمن ڕوحم هاتە دەرێ لەگەڵ منداڵبوونی ئەمنیان کوشت لەگەر منداڵبوونی جارێ ئەوەی فۆبیایە کە هەیتیان لەگەڵ تەقەڵ زیاتی هاوکاری بکەن زیاتر دەیترسێنن هەموو جارێ ئەمن دلم باشە ئەتو لۆ ئەو حاڵەتە دیت لۆ هەزارە حاڵەتیت کە نەدیت کە بس ڕۆژ هەڵدەستێتەوە نەک دوو ڕۆژ هەڵدەستەوە هەر ئەو دقەیە هەڵدەستەوە ئەو دقەیە هەڵدەستەوە لە تەجروبەی زۆربەی نەخۆشەکانم کە هیچی لە فکر نامێنە دەڵێت دکتۆرە ئۆکەی زەحمەت بوو بەس پاشەوەی تێپەڕی بەڵام نەشتەرگەریەکە تۆ لەوانەیە زیاتر لە هەفتەیەک و تۆ بەڕاستی ئەو برینی نەشتەرگەریەت لەوانەیە دوای چەند مانگێکیش تۆ نەگەڕێەوە باری ئاسایی خۆت بەتەکید ناگەڕێەوە باری ئاسایی خۆت یانی ئەمن نەخۆش دەبی ئەوەی کە تێبگاتن کە تەقەڵ لە زک فەرقی هێوەی کە ئەتوو ئەگەر هەدبیتن تەقەڵ لە دامن چونکە فۆبیایەکەی زۆربەی ئافرەتان ئەوانەی کە دێنە کلینیک ئەوەیە کە تەقەڵیانە بۆ دەکرێتن زۆر لەوەی دەترسێن بەس پێم غەریبە ینی کە سکیان بکرێتەوە ئەتیادیە ینی دوای لێکەوتەکانی عملیات و لێکەوتەکانی بەنج و ئەوەی شەرنی ئەتو ئەو دقەیە کە با بڵێن یەکەم عملیاتە ئەدی دوای ئەوەی منداڵەکانی پاش ئەوە دەدوی چونکە ئێستا ئەمن یەک بخۆم کە لە نەخۆشخانەی لە دایک بوون منداڵان ڕۆژ نییە ئەمن کێساتی نەزیفم نەبی ڕۆژ نییە کەیساتی ئەومان نەبی کە دووەم عملیاتیتی وێڵاش چۆتە ناو دیواری منداڵدان کە ئەوە حالەتێکی گرفتەی زۆر گەورەیە چونکە لە کاتی عملیاتەکەی لە کاتی نەشتەرگەریەکەی منداڵی دووەم و سێمی لەوانەیە تووشی خوێنبەربوونێکی زۆربی لەوانەیە تووشی کە ئەوە بیکە ئەمە ئەسڵەن منداڵدانی فڕە بدەین ئەوە هەمووی لێکەوتەکانی نەشتەرگەریە وەکو دوایین پرسیار کەی بڕیار دەدرێت لەوەی کە خانمەکە نەشتەرگەری بۆ دەکرێت ئایا لە سەرەتای دووگیانیەکەوە یان ئەوە جارە ئێوە نازانن پلان بۆ منداڵبوونی سروشتی دادەندرێ و لە کۆتایی ئەگەر هەندێک حاڵەتی تایبەت هەبوو ئەو کاتە بڕیار نەشتەرگەری دەدرێت یان ئەوەی کە لە لای خۆمان هەیە زۆر جار خانمەکە لە مانگی یەکەمێتی پلان بۆ ئەوە دادەنێت چۆن نەشتەرگەری بکە لەکوێ بیکە وەکەی بیکە فکر لەوە دەکاتەوە ینی لە بیدایەتەکەی توی هێشتان تازە منداڵەکە دڵی لێ دەدا سعرەکەی چەندە لە چ نەخۆشخانەک و یعنی لە منداڵەکە ناپرسێ لە نەشتەرگەریەکە دەپرسێ ڕەبزی ئەوەش دەکا کە بە هیچ نەوعەک فەحەس بکرێ بخۆی قەراردانی ئەوەی نەشتەرگەری وچ پێم گوتی یان دەمینێتەوە سەر منداڵەکە و خانمەکە فەحسکردن لە بۆ ئەوەی کە بزانێ کە حەوزی نەخۆشەکەی باشە و سەری منداڵەکەی هاتە خوارێ لە 38 هەفتەیە زۆر هەیە مەثەلەن هێشتان لە ناو 8 مانگێ دەلێ سەری منداڵەکەت بڵندە و یڵە ئەتوو حەوزە تەسکە و دەبێ بە عملیات بدویتن هێشتان جسمت ینی جستەی ئافرەتەکە خۆی حازر نەکردێ لە بۆ ویلادەت جار هەیە مەثەلەن ئەمن نەخۆش هەبووە حالەتێکی ئەوهام هەبوو هەر ئەو ڕۆهاتەکنم لە کلینیک گوتم حەوزت زۆر باشە بەس سەری منداڵەکەت هێشتان بەرزە ڕادەوەستین حتا ژانت دێتێ ئەمنەوەی زۆر ئەو نەخۆشی زۆر دەکەمە ئەوە لەوانەی خۆشی بناسیتەوە زۆر دیکەمە نمونەک لە بۆ ئافرەتانی کە دێنەکنم لە بیدایەتەوە کە دکتۆری خۆشی گۆڕی بۆ هاتەکنە من کە بە طبیعی بیبیتن یعنی قەراری ئەوەی بوو ئیلا طبیعی گوتم ڕادەوەستین حتا ژانت دێت کە هەندێک جار لەگەی ژان سەری منداڵەکەی دێتە خوارێ بەڕاست لە سۆنەرێکەشی جارێک ڕخڵەکی منداڵەکە لە ملی ئاڵا بوو بەس سۆنەری باش بوو هەمووشتی باش بوو لە بۆ شەوێ سعات 3 ترژانی هاتێ و گەیشتمە نەخۆشخانە و منداڵبوونێکی زۆر بە ئاسانی لە بۆ بوو
يعني ئەوەندە دڵم پێ خۆش بوو بە نەخۆشەکە دەمگۆ ئەبەدەن ئەتو بۆی ناسی کە ئەتو یەکەم منداڵت بی فەوەی دامن دەکەمە نمونە جار هەیە مثلەن هێشت لەناو مانجی نۆشە بەس لەوانەیە سەری بڕیارتان نەداوە بڕیارمان نەداوەنە جاریش هەیە مثلەن هەندێک حالات هەیە کە منداڵەکە دانیشتیە چانسی نادەیە یانیش ئەوە تا دو عملیات سێ عملیات کرایە پێشوەختە ئەوە ناتوانێت و چانسی بدەیە چونکە مەترسی هەیە کە ئەوەی تووشی خوێن بەربوون بیان ئەوە تا جێ عملیاتەکەی بتەقی جاریش هەیە مثلەن ئەتوو لە پرۆسەی منداڵبوونی دڵی منداڵەکەی کەم لێ دەدایان ئەوتە منداڵەکەی پیسایی دەکاتن یان ئەوتە سەری بە بەڕاستی نایەت چونکە پرۆسەی منداڵبوون تەنها بریتینیە لەوەی کە ئەتوو ملی منداڵدانت فراوان بی و سەری منداڵەکەت بێتە خوارێ چونکە لەگەڵ پرۆسەی منداڵبوون منداڵیش هەندێک حرەکەی هەیە کە لە ناو سکی دایکی دەکا و لە ناو حەوزی دەکاتن حتا بێتە ئەو شکلی کە پێویستە بە سروشتی منداڵەکە بی هەندێک جار هەیە منداڵ ناجولێتەوە لێک با بڵێن شێوە دەمینێتەوە لێک وەزعەیە دەمینێتەوە کە سەری منداڵەکەی نایەتون مەجبور دەبی ئەو کاتە لە با بڵێن لە دایکبوونی سروشتیەوە بیکەیە لە دایکبوونی نەشتەرگەری کە ئەوش کە تو ناتانی پێش وەختە بزانی ئەو کێشەیە ڕوودەدایانە بەڵام لە کۆتاییدا وا باشترە پزیشکە پسپۆڕەکە لەگەڵ خانمەکە لەژێر ڕێنمای و ڕێکارە پزیشکەکان بڕیار بدەن کە نەشتەرگەری دەوێ یان بە منداڵبوونی سروشتی دەوێت دکتۆرستانە ئیسماعیل خۆشناو پسپۆڕ و پسپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەریەکانی خانمان و منداڵبوون سپاس کە لەگەڵم بووی زۆر سپاس مەمنون ئێوەش هەمیشە تەندروست بن